ئێمە وەک خوێندکارانی 12 ئامادەی کە 3 ڕۆژە لەم خۆپیشاندا گرتبوونەوەی بەردەوامین داواکاریمانەوەی یانەوە تا هەستن بە کەمکردنەوەی مەنهەجیاوە تا ماوەی خوێندنمان بۆ درێژ بکەنەوە کە بەجددی ئەو مەنهەجەی کە دایانناوە لەو ماوەیە تەواو ناکرێت بابەتمان هەیە مەسەرەن عیلمیەکان فیزیا کیمیا ئەحیا لەو کاتە کورتەیە کە دایانناوە تەواو نابێت ئێمە وەرزی یەکەم ماوەی چەند مانگمان لەبەردەستا بۆ ئێستا بەتەمان وەرزی دۆم بە ماوەی ئەو پەڕی بە پشووی نەورۆز و هەموو شتێک مانگونی وێکمان لەبەردەستمەوە وزایدەن ئێستا چەند ڕۆژێکە نوێنەرانمان ئەنێرینە ژوورەوە پێمان دەڵێن کە داواکە بەرزەکەینەوە بەڵام پێشەوەی داواکە بەرز بکرێتەوە وەڵاممانە درێتەوە کە هیچ دەستکاریە ناکرێت و ئێمە ئەویان پێگەێنین لێرەوە کە ناوەستین بەردەوامە بین تاوەی داواکانمان ئەگاتە پلەیەکی بەرز و هەروەها ئەو وەڵامەشمانەوەیە کە چاوەڕێین. ماوەی 3 ڕۆژە بێت لە قەزا و ناحیەکان و لە شاری سلێمانیە خۆ گرتبوونەوە کرێت لە بەردەم پەروەردەیە وەک دیارە داواکاری ئەمە کەمکردنەوەی مەنهەجە ئەگەر نەشکرێ بتوانرێت کاتمان بۆ زیاد بکرێت چونکە بە ڕێژەیەکی زۆر تەحسین معادل هەیە ئەم ساڵ ئەگەر کەمیش بکرێتەوە هەم دیسان نمرەیەکی بەرز بێتەوە ئەبێ وەکو ساڵی پێشوو گرتبوونەوە بکرێتەوە بۆ ئەوانی 98 و 99 ئەمانەکە لە توم وەرناگیرێن.